ڕۆژی شەممە 4 ساڵ بەسەر ڕیفراندۆمی سربەخۆیی باشووری کوردستان تێپەڕێ کە تیایدا زیاتر لە سەدا 92 هاوڵاتیان بە بەڵێ دەنگیان بۆ سربەخۆییدا، بەڵام بەهۆی دروست نەبوونی یەکدەنگی لە سەروادەی ئەنجامدانەکەی کاریگەری مەترسیداری لە ئەزموونی هەرێمی کوردستان دروست کرد کە تا ئێستاش بەردەوامە. ڕۆژی 7 حوزەیرانی ساڵی 2017 لە سەلاحەدین کە بارگای سەرۆکایەتی هەرێمی کوردستان بوو، نوێنەری پارتە سیاسیەکانی ناو پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان جگە لە کۆمەڵی دادگەری و بزوتنەوەی گۆڕان کۆبوونەوە و تیایدا بڕیاریاندا 25 ئەیلولی هەمان ساڵ ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان و ناوچە کوردستانیەت دابڕێنراوەکان بڕێوە بچێ. ڕیفراندۆمەکە لەلایەن ئەنجومەنێک بە ناوی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم بەڕێوە برا کە مەسعود بارزانی بەڕێوەی دەبرد. بڕیاری ئەنجامدانی ڕیفراندۆم لە کاتێکدا بوو هەرێمی کوردستان بەدەست دەیان قەیرانی سیاسی و ئابووری و ئەمنیەوە جیرۆ دەبوو. پەرلەمانی کوردستان بە بڕیاری بەرپرسانی باڵای پارتی داخرا بوو. ماوەی درێژکراوەی سەرۆکی ئەو کاتی هەرێم بەسەر چوو بوو. لایەنە سیاسیەکان جگە لە پارتی کۆدەنگیان بۆ لابرنی مەسعود بارزانی لە پۆستی سەرۆکی هەرێم دروست کردبوو. هەرەوەش وای کرد بارزانی دەست بۆ کارتی ڕیفراندۆم ببا. لەگەڵ نزیکبوونەوەی وادەی ئەنجامدانی ڕیفراندۆم فشارەکان بۆ داخستنی زیادیان کرد. ترافیکێکی فراوانی دیبلۆماسی لەسەر هەولێر دروست بوو. بە جۆرێک هەمووان داوای ئەوەیان کرد بارزانی وادەی ئەنجامدانی ڕیفراندۆم دوابخە، بەڵام بارزانی هەرسوور بوو لەسەر بڕیارەکەی و ئامادە نەبوو پاشگەز بێتەوە. دوایین هەوڵ ڕێکس تیلەرسۆن وەزیری ئەو کاتەی دەرەوەی ئەمریکا ڕەشنووسی نامەیەکی ئاڕاستی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم کرد. لە ڕەشنووسەکەدا دەستکەوتی گەورە بۆ گەلی کورد لە باشووری کوردستان جێکرابوونەوە، لەوانەی دیاریکردنی وادەیەک بۆ جێبەجێکردنی داواکاریەکانی گەلی کوردستان. بەڵام بارزانی نامەکەی ڕەت کردەوە و سووربوونی خۆی لەسەر ئەنجامدانی ڕیفراندۆم دووپات کردەوە. بارزانی لە کاتی بانگەشەکانیشدا کە لە شار و شارۆچکەکانی هەرێم ئەنجامەدران زۆر بێمنەتانە بەرامبەر تەواوی کۆمەڵگەی نێودەوڵەتی و هێزە سیاسیە ناوخۆیەکان وەستایەوە و تەنانەت وتی حیساب بۆ ڕێی هیچ بەشەرێک ناکات. مادەم ئەو معارزێ بکەن ئەمیش هەندە حسابێ بۆ ڕایۆ بێک بەشەرن. کۆمەڵی دادگەری کوردستان بە سەرۆکایەتی مامۆستا عەلی باپیر هەوڵی زۆریدا مەسعود بارزانی سەرۆکی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم ڕازی بکات تا وادەی ئەنجامدانی ڕیفراندۆم بۆ کاتێک کە یەکدەنگیەکی نیشتیمانی لەسەر دروست بێت و دۆخەکە لە هەموو ڕۆکانەوە بۆ هەنگاوێکی وا بگونجێ دوابخە، بەڵام سەرکەوتوو نەبوو. ئەوانەی کە بڕیار بەدەستن چاو دەجێڕنەوە بە هەر بڕیارێک کە بزانن زەمینەی گونجاو نییە ناشەست پێ، کوردەواری دەڵێن قسە بکە جێ بگرێ ڕبە بە پێوە سەر بگرێ. قسەیە کە بزانی جێ ناگرێ، بڕیارێک کە دەزانی جێ ناگرێ زەرەری لە قازانجی زیاترە، بڕیارەکە بکەوێ باشتر نەک هەرێمەکەمان بکەوێ. ئێمە تێبینیمان لەسەر ئەوە هەیە کە ئەو ڕیفراندۆمەی کە دەویستری ئەنجام بدرێ هەلومەرجی نێوخۆیی بۆ ئامادە نەکراوە. جیاوازی هەڵوێست لە سەروادەی ئەنجامدانی ڕیفراندۆم تەنانەت ناو بنەماڵەی بارزانیشی گرتەوە. نێچیروان بارزانی سەرۆکی ئەو کاتی حکوومەت کە ئەو کات برازای مەسعود بارزانیە لە کاتی دەنگدانی داوتی ڕیفراندۆمەکە بۆ سربەخۆی نییە و نایانەوێت لە عێراق جیا ببنەوە. هەر لەگەڵ ئەنجامدانی ڕیفراندۆم وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە بەیاننامەیەکی توندا ئەنجامەکانی ڕەت کردەوە وتی بە هیچ جۆرێک دان بە ئەنجامی ڕیفراندۆم دانانێ. بەوەش گڵۆپی سەوزی بۆ حکوومەتی عێراق هەڵ کرد تا ئاستی لەشکرکێشی کاردانەوە بەرامبەر هەرێمی کوردستان بنوێنێ. لە یەکەم دەرکەوتنی مەسعود بارزانیدا دوای ئەنجامدانی ڕیفراندۆم بە دەنگێکی نزم و شڵەژاوەوە داوای گفتوگۆی لە حکوومەتی عێراق کرد کەوەش پێچەوانەی وادایی پێش ڕیفراندۆم بوو کە تەنانەت
ئامادە نەبوو چاوی بەشاندن نێو دەوڵەتیەکانیش بکەوێ. دوو ڕۆژی دوای ڕیفراندۆم ئەنجومەنی نوێنەرانی عێراق حەیدەر عەبادی سەرۆک وەزیرانی ئەو کاتی دەستکراوە کرد هێز بۆ کەرکووک ڕەوانە بکە. هەر بۆیە لە 16 ئۆکتۆبەردا سوپای عێراق و میلیشیاکانی حەشدی شەعبی باوکاری تورکیا وێران هێرشیان بۆ سەر کەرکووک و تەواوی ناوچە دابڕێنراوەکان هێنا و 150 خاچی باشووری کوردستانیان کۆنتڕۆڵ کردەوە. ئەوەی جێگەی سەرنج بوو هێزەکانی پارتی و یەکێتی بەبێ ڕوبەڕووبوونەوە تەواویە و ناوچانەیان بۆ سوپا و میلیشیاکانی حەشدی شەعبی چۆڵ کرد و زۆربەی خاچی کوردستانیان ڕادەستی هێزە عەرەبیەکان کردەوە. لە کاتێکدا پێشتر بەڵێنی پاراستنیاندا بوو. ڕیفراندۆم خەونی سربەخۆیی خەڵکی باشووری کوردستانی بەیەکجاری لەبار برد. لە کاتێکدا پێش ڕیفراندۆم هەمووان چاویان لەسەرەوە بوو کاتێکی گونجاو بۆ جیابوونەوە و دامەزراندنی دەوڵەتی کوردستان بدۆزنەوە.